هەڵوێست تەقلیدی نەڤیدی محەممەد زادەکە دڵم خۆشە چونکە لاسایی نەرمەندێکی باشمان کردوێتەوە. دەمی بابا بۆ زۆر یعنی وەکشین نەچوە ناو خەڵکەوە ئێمە بابەتێکی خراپمان هەڵبژات. بەچینەوە فیشەکەم لە چاڵی چاوتاوە نەکرد. فیلمی پەیکەری دڵ دروستکردنەکەی تەنها حەزی خۆم و کە ئەمانگاوە بنێ بە هەموو هێز و قوتی خۆی وەنا ئاوکە تا ماسەگەڵ گەشت ئەڵێن هەڵوێست هەتا فیلمە گەگەر خۆی ئەکتەر نەبێ یعنی ئیشی بۆ ناکە. من پێشتر مەسەلەن کلیپم کورە لە کلیپەکان خۆمرانووە گریاوم چیتی ئۆکەی ئەمەە خۆش بوو فیلمی شین چونکە گرنگترین شتی ئەوە بوو کە من ئەو ماڵە بۆ بووم بە ماڵیانی بوو بە ماڵی باوکم. فراشی کارێرە هەرم قسە قۆڕانە بزانم وەڵا هەزاری وازانم